بەرپرسی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش لەگەڵ ژمارەیەک کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمیتەی بەردەڕەش کۆبووە. لە سەرەتای کۆبوونەوەکە بە سرودی مەشخەڵان بە ساتێک بێدەنگی بۆ گیانی پاشی شەهیدان و ڕوحی پاکی سەرۆک مامجەلال ڕاوەستان. دواتر هەڤاڵ سامر محەممەد ڕەشید بەرپرسی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش پەیامی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لاهووری شێخ جەنگی بۆ کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوون کردەوە. هەوڵ دەدەین لە ڕێی کۆمیتە یان مەڵبەند یان بکرێتن لە ڕێی قیادا ئەو کادرانە ئاش بکرێتەوە. هەگەر غەدری خوراویتن هەوڵ دەدرێتن غەدرەکەی بدرێتەوە. بەڵام لە کۆبوونەوەیەکی فراوان هەر کادرێک لە پاش ئاشبوونەوەی کۆمیتە ئۆرگانەکانی مەڵبەندەکەی لە بۆ ئەو هەڵبژاردنە لە تیمێکدا بنرێتن یان تەکلیف بکرێتن خۆبەخشانە کار بۆ هەڵبژاردن نەکاتن، یعنی تونترین بە ئامادەبوونی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی تونترین سزا دەدرێتن. بەشێک لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەردەڕەشیش بە گرنگەوە لە پەیامی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕوانن و دەڵێن هەر پەیام وەکو کارێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئێمە بسپێرێت بە دڵنیاییەوە ئێمە جێبەجێ دەکەین. ڕاستیم وەکو کادرانی کۆمیتەی ڕێخستنی بەردەڕەش بە هەموو توانایەمان ئامادەین پەیڕۆ پرۆگرامی یەکێتی نیشتیمانی کوردستان جێبەجێ بکەین. دوای کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرجێکی نوێوە هاتووەتەوە مەیدان لە ساحەیە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەتوانین لە سنووری کۆمیتەی بەردەڕەش بتوانین بە هەموو شێوەیەک گەشە بە ڕێخستنەکانی یەکێتی بدەین و پەیڕۆ پرۆگرامی یەکێتی جێبەجێ بکەین. ئێمە لە وەکو گەنج و وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر شارێک هەر یەکە و لە شوێنە کار و چالاکیەکانمان ئەنجام دەدەین بۆ بەرەو پێشبردننی یەکێتی و بەهێزکردنی یەکێتی وە بەرەو پێشبردننی ڕێبازی پیرۆزی ئەڤاڵ مامجەلال کە بەهێزکردنی یەکێتی لە ئەستۆی هەموو کادیر و لایەنگرانی یەکێتیدایە. هەر لە کۆبوونەوەکە باز لە ڕۆڵ و کاریگەری یەکێتی کرا کە لە دوای کۆنگری چوارەوە کۆمەڵانی خەڵک بە ئومێدێکی زۆرەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەڕوانن. دواتر ئەرک و ڕێنمایی نوێ بۆردی ڕێخستن بۆ هەڤاڵان ڕوون کرایەوە و هەڤاڵانی بەشداربووی کۆبوونەوەکە سرنج و پێشنیارەکانیان خستە ڕۆ. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.